ئێمە وەکو سەرۆکاتی بەشی نەوت هەستین بە سازدانی فیستیڤالێکی زانستی تایبەت بە پەیمانگاکەمان کە تیایدا چەندین پۆستەرات و مۆدێلمان ئاریز کردووە. ئەم پۆستەرات و مۆدێلانەمان بەپێی ئەو پلان و پرۆژانەیە کە لە داهاتوودا دەچنە بواری جێبەجێکردن. بە مۆدلێک بەشداریمان کردی مۆدلەکەمان ناوی سەکەندەری ڕیکۆڤەریە لەوەی کە ئەو کاتێک کە ئەمە وێڵک لێ دەدەین و چەند ساڵێک نەفت پرۆداکشن دەکەین بەرهەم دێنین ئەو کاتێک کە پرێژەر زەخت لە ناو وێڵەکەمان کەم دەبتەوە بەرهەم پرۆداکشنمان کەم دەبتەوە ئەمە دووبارە ئینجەکشن وێڵەشکە لێ دەدەین ئینجەکشن وێڵەشکە لێ دەدەینەوە زەختە دروست دەکەین لەوەی کە دووبارە بتوان پرۆداکشن بکەینەوە لە ناو بیرەکەمان. ئێمە ئەمڕۆکە بە بۆنەی یادی ڕۆژی جیهانی قوربانیانی هەرسۆ وەکو ئەرشێشی یاسایی و ئەرشێشی مرۆڤایەتی بە هەماهەنگی لە گەردام و دەستگاکانی تری میری و کۆمەلگای مەدەنی و تخوا ئەم ساڵش دەستمان پێ کردووە کە زۆرترین تەنسیق و هەماهەنگیمان لەگەر بەڕێوەبەرایەتەکانی پەروەردە پێ و بزات پەروەردەی سۆران بۆ گوشارکردنەوەی قوتابیان لە نێوەندەکانی خوێندن و قوتابیەکان لە مەترسی ڕووداوەکانی هەرسۆ لێوانە بەڕێزەکانەکەی بەڕێوەبەری دامدەستگاکان و لەگەر دەستخۆشی لەم بەڕاستی و هەڵمەتانە سوودێکی زۆر نایاب و ناوازەی دەبی چونکە هەر لەو ڕێی سیمینارانەوە قوتابیان ئاشنا دەبن بەو هێمە هاتوچۆیانە و بەو ڕێنمایی و ئێرشاداتانەی هاتوچۆ کە زەرورە قوتابی بیگرێتە بەر و لەبەر ئەوەی قوتابی هۆکارێکی سەرەکیە بۆ پەڕینەوە و هاتن و چوون لە شەقامە سەرەکیەکان و شەقامە لاوەچیەکان. لەو کەسانەی کەوا سەرەتای داهێنەری ئەو ئامێرە بوون خۆیان تووشی ڕووداوی سۆ لە ساڵی 1969 لە بەریتانیادادا کەوا زۆرێک لە بواری کەلتوری بکەینەوە جێی خۆیەتی من لێرەوە یەکەم سپاسی ئامادەبوونی ئێوە بکەم سپاسی دیانەیە بۆیە 16 ساڵە لەسەری دیا و ئەمیش ئەگەر یەکەم شیرۆکی کوردی جەبیسایی 1925 نووسیبێتی گرنگیەکەی لە ڕووی زمانەوە ئەوەیە تەبعاً پێشەوەی ئاماژەش بۆ گۆران بکەین پێویستە ئاماژە بۆ مەولەوی بکەین. ئەمڕۆ لە ساڵیادی 56مین ساڵیادی وەفاتی ئەو کەڵا شاعیر و ڕۆژنامەنووس و وەرجێڕ و مامۆستای زانکۆ گەورەی گەلەکەمان ئەم دیدارە ساز بکرێ و بە حوزوری زۆری نووسەرانی شارەکانی تری کوردستان کە ئامادەیان لێرە هەبوو. گرنگم دیدارانە بە خاتریەوەی گۆران هەم نوێکەرەوەی شعری کوردیە هەم خەڵکی هەڵەبجەیە ئەم دیدارانە ئەبێ پیاسوونەوەیە بێت پیاسوونەوەیکی ڕخنەگرانە بێت بە کۆی دنیابینی شعری گۆرانە بە کۆی ئاستی زمانەوانی و ئاستی تەکنیکی شعری گۆرانە.